وەکو سنتەری بارزان بۆ ژینگە پارێزی و شاخەوانی گەشتێکمان کرد بۆ چیای شیرین گەشتێکی یەکشەوە و دوو ڕۆژ توانیمان بە 20 ئەندامەوە بەرەو لووتکە بڕۆین کە پێی دەڵێن شاشکامەلای لەم دەڤەرەدا ناسراوە و هیوادارم خەڵک زیاتر ڕوو لە گەشتی شاخەوانی بکاتن بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە. لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو خەڵکی کوردستان ئەم ڤیدیۆ تایبەتە بۆ کەناڵی لەو ڕۆژێ لە ڕۆژی ئەزمونەکان تاقیکردنەوەی کۆرسی یەکەم کە ئەمڕۆ دۆم ڕۆژە هەموو مامۆستایان و قوتابیان بەشدارن لەو ئەزمونە بە تایبەتی وانەکانی پراکتیکی و تیۆری ڕۆژانە قوتابیان کاری خۆیان دەکەن و بەردەوام هەتاکو و 16 مانگ ئەزمونەکان بەڕێوە دەچیتن. پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر وەکو لە سیستەمی وەزارەت پەروەردە هاتووە تاقیکردنەوەکانی خۆی دەست پێ کرد بۆ کۆرسی یەکەم وەرسێ بەشی موزیک و شێوەکاری و شانۆ کە بۆ ماوەی نزیکەی بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام دەبێت و لەو تاقیکردنەوەانەش هەم پراکتیکی و هەم تاقیکردنەوەکانی تیۆریە وانەکانیان بەسەر مامۆستاکان بە شێوەی لیژنە تاقیکردنەوەی قوتابیەکان دەکەن کەوەش دەبێتە بەشێک لە نمرەکانی دەرچوون لە بۆ کۆرسی یەکەم بۆ قوتابیانی هەر سێ بەشی پەیمانگەکەمان. باشە تۆ بۆری دێناکەی لێ دانێ بەردێکی یاری گامە یارێکی میلیە کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ چەندی ساڵ لەموو بەر کە پیا و بەتەمەنەکان ئەو یاریان کردووە ئێمەی گەنجیش کە لە دەوری کۆبوونەوە فێرە ئەو یاری بووین دەبینین ئێمە دوای نوێژی عەسەر لە باخی گشتی کۆ دەبینەوە لەگەڵ هاوتەمەنەکانمان یاخود لەگەڵ ئەوانەی کە بە ساڵاتچوون و تەمەنێکیان هەیە یارە لەگەڵ دەکەین. لەو ساڵانەدا دانەیە کات بوو لە ئێرانی ڕاکاک سمایل خەڵکی سەقز بوو بەتابەتی بەڕاستی دامەزانێکی زۆر باش بوو لێرەکانەمە دەتوانین بڵێن لە 12 نەفەر بوو لێمان نەدەبردەوە عنی ئۆینی زۆر هەبوو چکە ئۆینێکی دادنەی مەسەلسام لەگەڵ کاگەمێری دامەی دەکەم ئۆینێکی دادن بێک لێو لاوە دێ ئاشکرای دەکا عنی ئیسحازە بەڕاستی